خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامایەم شەوتان پێشکەشەکەین. وەزیری بەرگری ئەفغانستان ئەمڕۆوتی ئەشرەف غەنی خیانەتی لێکردین و بەجێی هێشتین. ئەشرەف غەنی سەرۆکی ئەفغانستانیش دوا بە دوایەوەی ئەمڕۆ تالیبان یاخود بزوتنەوەی تالیبان و چەکدارەکانیان لە هەندێک گەڕەکی کابوول داخڵ بوون و بە شێوەیەکی فەرمی چوونە ناو کابوولەوە وڵاتی بەجێهێشت. گۆڕانکاری خێرا لە ئەفغانستان ڕووەدات. زۆرێک لە چاودێرانی سیاسی ئەو گۆڕانکاریانە بۆ ئێران و عێراق و وڵاتانی دەوروبەریش بە یاخود خوێندنەوەیان وایە کە ڕوو ئەدەن. خەڵک ئەوێ بزانێت کە ئەوەی لە ئەفغانستان ڕوویدا بۆچی ئەمریکا دوای ئەوەی ئەم هەموو سەربازەی لێکوژرا و ئەو هەموو چەکدارەی تالیبانی کوشت و چەک و جبەخانەیەکی گەورەی بەکارهێنا بەڵام دوجار لەسەر سینیەشی ئاڵتوونی ئەفغانستانی ڕادەستی تالیبان کردەوە. ئەمە پرسیارە جەوهەریەکەیە. پرسیارێکی تر کە ئێستا لە مێشتی خەڵکی هەرێمی کوردستان و لە بۆچوونی خەڵکی هەرێمی کوردستان دێو دەچێت ئایا سیناریۆیە لە عێراق و لە سووریا و لە وڵاتانی تریش ڕووەدات؟ ئەم شەو لە سلێمانی و تاران و کابوڵەوە شرۆڤەی ئەو بابەتە دەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان لێرە لە سۆدیۆکانمان بەڕێز هۆشیار عومەر عەلی، ڕێخەری ژووری پەیوەندە دیبلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان هاوکات کاندیدی ژمارە 33 هاوپەیمانی لە گەرمیان. سوپاس کاک هۆشیار. هەروەها لە تارانەوە دکتۆر عەبدوڵڵا میهرەبان پسپۆڕی زانستە سیاسیەکان، هەروەها لە کابوڵەوە فازڵ مینا ئەڵڵا مومتاز چاودێری سیاسی کە بەهۆی ئاڵۆزیەکانەوە نەیتوانیوە تا ئێستا داخڵ بێ لەگەڵمان بەڵام بڕیار وایە هەرچۆنێک بێت بەشداری بەرنامەکە بکات. کاک هۆشیار، ئەوەی لە ئەفغانستان ڕوویدا بۆچی ئەمریکا دوای ئەو هەموو جەنگا کە لەوێەوە دەستی پێکرد دوای 20 ساڵ ئیتر متمانەی بەو هێزانەی پێکهێنەری حکوومەتی ئەفغانستان نەما تاڵیبانی هێنایەوە؟ بەڵێ طبعاً ئەوەی ڕووەدات بۆ خەڵکی ئەفغانستان بەتایبەت ئەو جی لە تازەی لە 20 ساڵی داهاتوە هاتوتە پێشەوە بۆ ژنان بۆ پەروەردە بۆ کۆمەڵگەی مەدەدی بە جۆرێک لە جۆرەکان کارەساتە. وەڵامی پرسیارەکە من بە ئەو خاڵانە ئەیەمەوە کە لەو ماوەی پێشووە بەرپرسێکی پێشووی وەزارەتی دەرەوە و ڕاوێژکاری ڕئیس ئەرکانی سوپای ئەمریکا دەنفۆرد کە ناوی کارتەر ماڵکەی ژنە کتێبێکی نووسیوە بەو ناونیشانە جەنگی ئەمریکا لە ئەفغانستان مێژوویەک باسیەکات باسی ئەماکە ئەمریکا بۆ شکستی هێنا لە ئەفغانستان. ئەلبەتە ئەفغانستان مێژووکی زۆر تایبەتی هەیە. قسەیەکی هەڵی ئەفغانستان ئەو شوێنەیە کە ئیمپراتۆرەکان ئەچن تیا بمرن و تالیبانەکانیش بۆ خۆیان ئەڵێن بە ڕۆژاوایەکان ئێوە سەعاتتان پێ ئێمە کاتمان هەیە. ینی ئەفغانستان هەر هێزێک چووە سۆڤێت پێشتر ئەنگلیزەکان لە سەری 19 شکستیان هێناوە. ئەو چەند هەڵەیەکی ئەمریکیەکان بۆ خۆیان دیاریەکە وەکو هۆکاریەوەی ئەمریکا نەیتوانی سەرکەوت بێ. هەڵی یەکەم ئەوەیە کە تالیبان لە دوای 2001 و جەنگی 2001 بێبەش کران لە تەواوی پرۆسی سیاسی لە ئەڵمانیا کۆنفرانس کرا بۆ لەسەر داهاتووی ئەفغانستان. ئەوان بەشێک نەبوون لەو گفتوگویانە لە کاتێکە ئەیانویست بەشێک بن لەو گفتوگویانە. بە دەرکردنی ئەوان لەو پرۆسەیە بوو بەهۆی ئەوەی کە دژ بە ئەمریکا بوەستنەوە. هۆکارێکی دیکەوەی ئەڵێ ئەمریکا متمانێکی زۆری بەخۆی هەبوو لە سەرەتای شەڕەکە 2001 کە بۆ خێراییە شەڕەکەیان بردەوە تاڵەبان کەوت. متمانێکی وان هەبوو ڕێگەیان نەدا سوپایەکی گەورە و بەهێز لە ئەفغانستان دروست ببێ چونکە پێیان وە بوو جارێکی تر تالیبان ناتوانێت بێتەوە. بە متمانە بەو هێزەی ئەمریکا خۆی هەبوو ئەو هێزە گەورە ئاسمانی و هینەی کە هەیبوو بۆیە لە 2006 ئەوەی ئێمە ئێستا ئیبینین ئەنجامی سەرهەڵدانەوەی تالیبانە لە 2006 کە بۆ یەکەم جار دروست بوونەوە و دەستیان کردەوە بە پەلاماردانی هێزە ئەمریکیەکان لەوێ. هۆکاری سێم لە 2010 باراک ئۆباما 2002 یانزە 30,000 سەربازی زیاد کرد لەوێ. ئەو پێی وایە ئەوە هەڵەیەکی استراتیجی دیکە بوو کە ئەنجامی نەبوو. دیارە ئەوە لاساییکردنەوەی ئەو پلانە بوو کە لێرە لە عێراق بەکارهێنرا. ئەو کاتە پەتریۆس فەرماندەی هێزەکانی ئەمریکا بوو لە عێراق ژمارەی هێزەکانی ئەمریکایان زیاد کرد لە ڕێگەی ئەوە و لە ڕێگەی پارەدان بە سونەکان قاعدە لە عێراق لاواز کراوە تا ڕادەیەک شەڕ وەستا. لە هەمان کاتە کۆمەڵێک فاکتەری دیکە فاکتەری هەرێمی بۆ نونە پاکستان لە ڕوخانی تالیبانەوە بەردەوام شوێنی مانەوەی ئەوان بووە پشتیوانیان بۆ چکە پاکستان بوونی هێزێک لە ئەفغانستان کە نزیکی ئەوە بە بەشێک لە ئەمنی قەومی خۆی بینێ بە تایبەت بەهۆی ئەو ململانەی لەگەڵ هندستان هەیەی ناوێ هیچ
هێزێک لەوێ هەبێ و بەشێک لەو پرۆژانش هندستان کردی بۆی کاریگەری دابنا لە ئەفغانستان ئەوان دژیان وەسەوان تەنانەت پەلاماری باڵێزخانە و دیپلۆماتکاریانی هندستان درا زیاد لە جارێک بە هێرش و تەقینەوە بۆ ناوخۆی ئەفغانستان دەسەقاتە سەر سێ فاکتەرێکیان ناکۆکی ناوخۆی لایەنەکانە و نەبوونی یەک ریزیە ئەمە بۆ عێراق بۆ کوردستان دروستە گەندەڵیە کە گەندەڵیەکی زۆر هەبوو بۆ لەسەر وەرەقا ئەفغانستان 300,000 چەکداری هەیە لەکوێ هێزی ئاسمانی هەیە لەکوێ لە عێراق 2014 نووسەرێکی فارسی ڕۆنووسێتی طالبان 5,000 بەڵێ لە عێراق 2014 هەمان شتڕویە لە هەمان کاتێشدا ئەوانەی کە هاتنە سەر حکوم لە دوای 2001ەوە ئەوانە بوون کە پێیان وتن ئەمیرەکانی جەنگ ئومەڕای حەرب کە پێشتر هیچ ڕیشەیەکیان نەبوو لە ناو کۆمەڵگەی ئەفغانیە بوون بە طبقەیەکی سیاسی کە بەرژەوەندەکانی خۆیان زیاتر پاراست وەکو عێراق چۆن دوای ڕوخانی سەدام کۆمەڵێ سەرکردە هاتنەوە لە دەرەوە بوون بە خاوەنی بڕیار ینی پێم وایە ئەم فاکتەرانە کە ئەو باسێکات پێویست بە ئەمریکا ناوخۆ و لایەنی هەرێمەکەی بە تەواوی وەڵامی ئەو پرسیاراداتەوە کە بۆچی ئەفغانستان گەشتە ئەو ڕۆژە و ڕەنگە ئەمریکا 10 ساڵی کەش بمایێتەوە هەمان نەتیجە هەبووە هەمان نەتیجە هەبووە بەڵام شتێکی تر هەیە مەسەلەن ئەم ئێوارەیە حامید کارزای ئەڵێ من لە ناوخۆی لە ئەفغانستانم جێی ناهێڵم و ئێوەش بمێنەوە بە هاوڵاتیەکانەڵێ مەسەلەن وە دەنگۆی ئەوەیە وەزیری پێشتوری ناوخۆ ئەحمەد جەلالی مەسەلەن ئەویش کە ڕەگەزنامەی ئەمریکی هەیە ئەویش جارێکی تر باز لەوە کرێت کە ببێتە بۆ 6 مانگ بێتە سەرۆکی کاتی ئەفغانستان ئەمە بۆنی ڕێکەوتنێکی تەواو تەوافقێکی ئەمریکی لەنایەت بەڵێ دیارە عەبدوڵڵاش لەوێ ماوەتەوە کە ئەو سەرۆکی تیمی دانوستانینە بۆ ئاشتی ئەفغانستان لەگەڵ تاڵیبانە تاڵیبان ئەمڕۆ و ڕۆژانی پێشوو جگە لەوەی لە چەند شارێک کۆمەڵێک کوشتن ڕوویە ڕێنماییان دەرکردو ئەیانە وێنەیەکی جیاواز پیشانی کۆمەڵگەی نێودەوڵەتی بن بۆ نمونە دەست بۆ مڵک و ماڵی خەڵک نەبرێ هاوڵاتیان سەلامەت بن ئەمڕۆ وتە بێژەکەیان ڕاستەوخۆ پەیوەندی کرد بە یەڵدا حەکیمەوە کە بێژەری BBC لە ڕێگەی تەلەفۆنەکەی و قسەی کرد لەسەرەوەی کە ئێمە خزمەتکاری خەڵکین و پێویست ناکات خەڵک بترسن ئێوارەوە لەگەڵی سەرقاڵین نەهاتە بەڵێ کە لە قەتەر دانیشێ پێم وایە کە پێویست ناکات بترسن و شوێنیان سەلامەتەوە ئەیان سەلامەتە حتا وڵاتانی دیپلۆماسی ئێستا رووسیا ئەو گفتوگویانە هەیە قسانە هەیە ڕەنگە رووسیاکێک بە لە وڵاتانی بمێنێتەوە دان بە ئەو حکوومەتە تازەیە بنێ تورکیا ئەوێت بە جۆرێک لە جۆرەکان ئیداری ئەوە بکەوە ئەو ڕێکەوتنە شەیە لەگەڵ ئەمریکا چکە هیچ نەبێ وڵاتێکی موسڵمانە ڕەنگە ئەو ڕۆڵی هەبێ و تا ئێستا ناتۆ لەوەیە هیچ نەبێ بۆ ئەی تا ئەو هێزانە ئەڕۆن بەڵام ئەوەی کە تاڵیبانی نوێ ئەوێ پیشانی بە ئەوەیە کە ئەو تاڵیبانە کۆنە نییە کە دژی مافی ژن بووە کە لەگەڵ بەردبارانکردنی ژن بووە لەگەڵ دەستبڕینەوەی خەڵک بووە بەڵێ ئەوانیانوێت هەمان ئیمارەتی ئیسلامی ئەفغانستان بێ لەسەر بنەمای شەریعە بێ بەڵام یانەیە وێنێکی نەرمتر پیشان بن کە ئەو تاڵیبانە موافقە لەگەڵیان خۆی ئەوەی کە ئێستا ئەگوزارێت کە ئەمریکا کشێتەوە لە ئەنجامی ئەو گفتوگوەیە کە لە سەردەمی دۆناڵد ترۆمپا لە قەتەر دەستی پێکرد لە بینی تاڵیبان و ئەمریکایە و دواتریش بایدن جێبەجێکە خۆی بڕیارەکە پار مانگی نیسان دۆناڵد ترۆمپی وتی ئێمە لە مانگی نۆی ساڵی داهاتوو ئەکشینەوە بایدنیش جێبەجێ کرد چکە پێی وایە ئەم شەڕەشەڕێکی ناکۆتایە پێویستە کۆتایی پێبهێنرێەوە لەناو خودی ئەمریکاشە خواستێکی ئەجگار زۆر هەیە کە ئەمریکا کۆتایی بەم شەڕانە بێنێ کە وەکو شەڕی بێکۆتا دەرەکەون کە ئەمریکا ناگا بە ئەنجامێک خەرجی زۆرەکات بۆ نەسەربازەکانی بە کوشتەدا و نەتیجەیەکی ئەو تۆشی نابێ بەڵام لە پاڵ هەموو ئەمانەیە ئەم پێم وایە ئەم دۆخە ئەوەی سەلماند ئەمریکا کە لەوێ بوو پشتیوانی حکوومەتی ئەفغانی کردووە زۆربەی وڵاتانی دنیا پشتیوانی ئەو هاوپەیمانیە بوون ناتۆ لەوێ بووە هێشتا شکستیان هێنا لە پاڵام لە بەرامبەر تاڵیبان کە تەنها ڕەنگە پاکستان پشتیوانی کردبێ و هەندێک وڵاتی دیکە لە ئاستێکی نزمترا توانیویانە ئەو متمانەی پارێزنەوە چکە لە دوای 2001 و هەر حکوومەتێک دروست بووە تاڵیبان وا وێنیان کردووە کە ئەمە دروستکراوی ئەمریکایە دروستکراوی بێگانەیە و هەر جارێکش ئەمریکا هێزی ناردووە سەربازی ناردووە بۆ نەوەی باسی باراک ئۆبامان کرد 2010 یانزە ئەو کاتە دیاری کرد ئێمە دوای 18 مانگە کشینەوە هەمیشە وەکو ئەو قسەیەکە کردم ئێوە سەعاتتان هەیە ئێمە کاتمان هەیە هەمیشە چاوەڕێیان کردووە بە خەڵکیان وتووە ڕۆژێک دێ ئەمریکەکانە ڕوا ئەمە پەیامێکە زۆر جار لە پەیوەندی لە کۆبوونە دیپلۆماسیەکانە بە ئێمە بە کورد دەدرێت لایەنە سیاسی کوردەکان حکوومەتی هەرێم هەندێک وڵاتی ناوچەکە ئەڵێن ڕەنگە ئەمریکاوانە چەند ساڵیش کە لێرە بن بەڵام ئێمە دراوسین کەسمان بۆی شوێن ناڕۆین کەسمان نایگوازینەوە ئێمە لێرە بین وەکو هەڕەشەیەک زۆر ڕەنگە هەڕەشە بێ زۆر جار باشە کەواتە ئەم گۆڕانکاریانە فاکتەرەکانی ئەفغانستان خێراتر بوون و دۆخەکەی کوڵاند و گەیشتە پێگەیشتن
لە وڵاتانی ناوچەکە ئێران عراق سووریا کامیان هەمان سینناریو بەسەرا تەطبیقە بێ خۆی ئێران لە بەرچاوگرتنی ئەو فشارە زۆرانە و ئابلقە زۆرانەی لەسەرەتی من پێم وایە زۆر سەقامگیرە و هاتنی ڕئیسیش ئێران سیاسەتی خارجیە تونترە بێت نرمی ناکاتەوە بەهیچ شێوەیەک و مەبەستیشە چکە ئێرانەکان تێگەیشتون هەر کاتێ هەر وڵاتی پاشەکشاکە لە بەرامبەر ئەمریکا وڵاتانی دیکە ئەکرێتە ئامانج عێراقیان لە بەردەستایە وڵاتانی دیکە بۆن لیبیای هەتا دوایی کە ڕێکوتنیان کرد لەگەڵ ئەوروپا ئەمریکا بەڵام دوای پەلاماریاندان سووریا ڕژەمەکەی وڵاتەکە وێرانە بەڵام ڕژێمەکە سەقامگیرە و جارێکی کە بە شەر ئەسەد هەڵبژێراوەتەوە پشتیوانی نێودەوڵەتی هەیە ئەوەی کە هەیە عێراقە بۆ گرنگە و هەرێمی کوردستانە عێراق ئێستا لە بەردەم چوار سینناریۆیە کە سینناریۆیشانەوەی لەو دۆخەیە بەردەوامێک کە فەوزایە و ئێستا حکوومەت ناتوانێت دەسەڵات و باڵێن کات بەڕێون جێبەجێ بکە بەڕاستی خزمەت گوزارەکان دابین کات تەنانەت تاوەرەکانی کارەبا بپارێزی ڕۆژانە ئەکرێنە ئامانج سینناریۆی دووەم ئەوەیە کە جۆرێک لە سەقامگیری وەرگی ئەمە ئەجگار قورسە کە فاکتەری هەرێمی فاکتەری ناوخۆی ڕێگە بۆ نادە هەم لە ناوخۆ خەڵکانێکی زۆر پارتی سیاسی زۆر هەیە بەتایبەت ئەوانەی کە هێزی چەکداریانە ئێستا لە عێراق و لە دوای هاتنی داعشەوە نانەوێت گۆڕانکاری بێ نانەوێت چاکسازی بکە ناوێنە سەقامگیری بچکە لەو فەوزایە ئەوان پشکی خۆیان دەست دەکەوێت و سەرقاڵی گەندەڵین سینناریۆیەکی دیکە ئەوەیە کە خراپتر ببێت بەو ئاراستەیە کە بۆ نەبێ بە سێ هەرێم کە ئەمە دیدێکە کورد هەیەی ئێمە هەمانەیەکێتی نیشتمانی کوردستان هەیەی و ڕەنگە تەنها واش سەقامگیری وەرگێ و کاتی خۆی بایدن خاوەنی ئەو پرۆژەیە بوو لە بەڵام ڕەنگە ئێستا بۆ شێوە باسی نەکات بەڵێ سینناریۆیەکی تر تەنانەت ئەوەیە کە تونتر لەوەش شەڕی ناوخۆی نێوان شیعە خۆیان ڕووبا بەتایبەتی کە ئێستا مقتەدا سەدر دەڵێ من لەم پرۆسەیانە هاتوومەتە دەرەوە و ئەویش هێزێک کە پێشتر قووەتی خۆی سەلماندۆ و خەڵکی ناردۆتە سەر پەرلەمان کە توانیوێتی کۆنتترۆلی پەرلەمان بکە بۆ چەند سەعاتێکیش بوو بێت بەڵام ئەو فاکتەرانەی لە ئەفغانستان هەیە لێرەش هەیە لە عراقەیە ڕاست و باشوور ڕەنگە بۆ هەرێمی کوردستان کاکۆ شارەوە هەبێت هەرێمی کوردستان تا ڕادەیەکێ بەڵام لە کۆی عێراقا هەیە گەندەڵێکە عراقێکە لە گەندڵنی وڵاتەکانی نییە بەپێی ئەو پۆلێن بەندانی ڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتی ئەیکا چەند سەرۆکێک عمیقە هەیە ئەوانەی کە هاتوونەتە سەر حکوم نخبەیەکن کە بەڕاستی لە دوای 2023 هاتوونەتە سەر حازری ئەوەندەی خەریکی مەسلحەتی خۆیان خەریکی خزمەتکردنی وڵاتەکە نەبوون یعنی ناکۆکیی زۆر هەیە ئەو ناکۆکیان جاران بۆ نمونە لە بینی گروپە جاجەکان نبوو ئێستا لە ناو خودی شیعەیە هەیە لەسەر دەسەڵات کە باسمان کرد ئاماژەمان پێەیە لاەنە هەرێمەکەشی هەیە ینی بەشێک لەم وڵاتانەی ناوچەکەن نایەنەوێ عراق استقرار وەربگرێ و پشتیوانی هێزە چەکدارەکانی شەکەن بۆ هەرێمی کوردستان گومانیتیان نیە ئێمە بەبێ ئەوروپا و ئەمریکا و بڕیاری 16 کە لەنەوەیەک نەمانەتوانین هەرێمە دروستکەین و لە هاتنی داعشە تەنانەت 16 ئۆکتۆبرە ئێمەیان پاراستووە تا ئێستش پابندن بەوە و ئەمریکا ئەڵێ کوردستان هاوپەیمانی استراتیژی منە لە سەرزاری قۆنسوڵی گشتی نوێی ئەمریکاوە لە هەرێمی کوردستان لە هەولێر بەڵام ئەوەی کە ئێمە لە ناوخۆمانە ناکۆکیمان هەیە ئەو فاکتەرە وجودی هەیە ئەوەی کە خەڵکانێک هەن با بڵێن چاکسازی گۆڕانکاری لە بەرژەوەندیانە نێخاوەنی هێز و مەسلحەتی خۆیانن نانێ گۆڕانکاری بێت کە ئەمریکا ئێستا پرۆژێکی 4-5 ساڵی ئەم هێزانی پێشمەرگە یەک بخرێنەوە و لە هەمان کاتیش ئەو فاکتەرێک ئەم هێزەی کە هەیە لەسەر بنەمای باوەڕ بێ بۆ نیشتیمان ئینتیما بێ بۆ نیشتیمان ئەو هێزەی لە ئەفغانستانە بۆ ئینتیمای بۆ شەخص بوو لە کاتێکا تاالبان ئینتیمان بۆ خاکەکان وە بۆ ئیسلامیش هەیە بۆ ئاینیش هەیە بەڵامەوەی بڵێ ئەو سینناریە وەکو ئەوە دووبارە ئەبێتەوە تۆزێک ئەستەمە بەس ئێمە وەکو کورد هێزێکێ مەسەلەن وەکو تاالبان ئامادە بێ یان پرچەک بکریان دامێکی ئیقلیمی و نێودەوڵەتی بکرێت و لانی کەم لە ناوەڕاست و باشووری عراق ئەمەی پێجێ بەجێ بکرێت لە ناو بینیمان لە 2014 لە ناو سنەیە ڕوویە ینی تۆ عراق لە ماوەی چەند ڕۆژێکە یەک لە سەرسی خاکەکەی لە دەستدا لە کاتێکا سەدان هزار چەکداری هەبوو سوپاکە هەمووی هەڵهاتن سینناریۆ پێشتر هەبووە بەڵێ لە عێراق ڕوویە کە داعش هاتێرەوە ئەگەر ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوان نەبوونایە من پێم وایە نەک بەغدا ئەکەوتە مەترسیەوە و ئێمە ئەکەوتنە مەترسیەوە هەولێر ئەکەوتە مەترسیەوە ئەلبەتە لەوەش نابێ ڕۆڵی ئێران لە بیرکەین چکە ئێرانیش بەسڵحەتی لەوا بوو داعش کەس بێنێ نابێ بێتێت چکە ئەبوو بە هاوسنووری ئەو ئەنی بەرژەوەندەکان هاوبەش بوون من پێم وایە داعش تا ئێستا ئەمە و ئێمە هاوسنووریان بووین ئەوەی کە خاڵێکە کە ئێمە دەرسی لێوەرگین ئەمەیە ئەمریکا ئەم 20 ساڵە لەوێ بوو بەڵام لەبەر و ئەفغانستانەکان بۆ خۆیان ئامادە نەبوون یارمەتی خۆیان بن دامەزراوی ڕێک و پێک دروستکەن ڕێگە لە گەندەڵی بگرن خزمەتی خەڵک بکەن متمانی خەڵک بەدەست بێنن بینیمان سەرۆکەکەی ڕای کرد ئێمە ئەمریکا ئەم چەندین ساڵە لێرەیە 30 ساڵە ئێمە حکوومەتی هەرێم
هەیە 29 ساڵ 30 ساڵە و چەند ساڵی شکەش لێرە ئێمە وەکو کورد لە بەردەم ئەو دەرفەتە باش زێڕینەیە منشمەوە بڵێم ینی لە هەر ئەگەرێک کە بە ڕێزت پۆلێنت کرد بۆ ناوەڕاست و باشووری عراق زەمانەتی یان گارانتی کورد لە چیای هەرێمی کوردستان لە چیە بۆی مەکو ئەڵێ نێمە کە ئەفغانستان دێنینە بەرباس بۆ ئەوەی دەرسی لێ وەرگین کاکزانە حەزەکەم ئەمە زۆر بەڕوونی بکەوە هاوڵاتیانیش بە هەندوەریگرن بەڵێ خۆی ژەنراڵەکان سەربازەکان دژی ئەم بڕیارە بوون لە ئەمریکا کە لە ئەفغانستان بکشێتەوە بەڵام بڕیارێکی سیاسی بوو لەوێ سەرۆک بڕیارەیە وەکو چۆن بینیمان لە ڕۆژاوات ترم بە تەلەفۆنی بڕیاریە تورکیایریشی کرد سەرۆک خاوەنی بڕیاری کۆتاییە ئێستا لە عێراقا زۆر جار پێمانەڵێن ئێمە ناکشینەوە لە عێراق و لە کوردستان بەڵام بڕیاری سیاسی ئەمە ئێستا جۆ بایدن هەیە ڕەنگە ئاشنایەتیشی هەیە نەکشێتەوە بەڵام 3 ساڵیکە 4 ساڵیکە ڕەنگە کەسێک بێت هاوشێوەی دۆناڵد ترەمپ بڕیار با بڵێ کاکە من ئەمە 20 ساڵ لە عراقم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستم هیچ ئەنجامێکی نەبووە تەنها خەرجی و با بڵین ئەوە نەبێت کە سەربازەکانی خۆم بەکوشتاوە من نامەوێتتر لەم ناوچەیە بم و ئەو مەسلحەتانی جارانم ناوە چکە سیاسەتی نێودوڵەتی لەسەر بنەمای بەرژەوەندیە ئێمەی کورد لە سیاسەتە کە سەرکردەمان زۆر کەم بەداخۆ بە سیاسەکانی کورد دایم حساب بۆ باشین حاڵەتەکەن هەرچیە بێ ئەڵێ هیوادارم ڕوونەیە وا نابێ ئینشاءڵڵا ئەگەر وا بوو سیاسەت و استراتیژ لەسەر بنەمای ئەگەر و هیوادارم نابێت یا ئومێدەکەم نابێ ئێبێ حسابی خراپترین حاڵەت بکەیت کورد ئەبێ وا خۆی حازر کات سبەینی ئەمریکا بڕیاردا بکشێتەوە بێگومان بۆ ئەمە پێویستە بە هێزێکی نیشتیمانیە سوپایەکی نیشتیمانیە کوردستان بپارێزێ پێویست بە دامەزراوی نیشتیمانیە پێویستە بە خزمەتی خەڵکە پێویست بە ڕیشەکێشکردن و سنووردارکردنی گەندەڵی ئەگەر پێش ڕیشەکێش نەکرێت چونکە ئەگەر خەڵکمان لەگەڵ بێت وەکو لە ڕابردووە مێژوو پیشانیاوە ئەتوانین ڕوبەڕووی ئەو ئاڵنگاریانە ببینەوە ئەگەر نا من پێم وایە ئەمە ئەبێ هەمومان بە ئاگابێنێ هەمومان بە خەبەر بکاتەوە لە پێش هەموویەوە ئەوانەی کە بڕیاری سیاسی و بەتایبەتی لە ئاستی حکوومەتا بڕیاری حکوومەتیان بەدڵە ئێمە لەسەر ئەو دوو ڕیانین ئێستا ئەوروپا ئەمریکا هاتوون ئەڵێن چاکسازی بکەن لە پێشمەرگە ئێمە چەکدانەیەینێ پێداویستی ڕۆژانە ئەبین ناو چەکدەن پارە ئەشتان پارێزین لە بەرامبەرە هەنگاوی پراکتیکی نبینین تا ئێستا خەڵکی ڕێگرەوە کووتم دوو ئەڵەن ڕێز لە ئازادەکانی هاوڵاتیان بگرین ئێمە من و تۆ ئەم بەرنامەمان هەبووە باسمان کردووە کە تۆ خەڵک ئەگری ڕۆژنامە نووسەیەکی بە تیرۆرست و سیخۆر ئەمە لای ئەوروپا ئەمریکا زۆر خراپ کەوتۆ لەسەر هەرێمی کوردستان ڕەنگە تێپەڕێ بەڵام ئەوان وەکو کورد دەڵێ هەڵێگرن دەرگای دیپلۆماسیەکان داخراوە زۆر بە ڕاشکایی بڵێن لەسەر ئەو کەسانی بەرپرسیارن لەوە دەرگای دیپلۆماسی ئەوروپا ئەمریکا دابخرێ بە تایبەتی ئەمریکا زۆر بە قورسی ئەکرێتەوە حالیان داخراوە ئەم دقەی من و تۆ قساکەین لەسەر ئەو کەیس ینی معلوماتە بەڵێ ئەبینی ئەو کەسانی لەو پرۆسەیە بن پێشوازیان لێ بکرێت لە هیچ پایتەختێکی ئەوروپی و ئەمریکا بۆن لە ئەمریکا ناکرێت تەنانەت دەستگاکانی توێژینەوەش نایان بینن ئەگەر بشتن بۆ ئەوێ بۆ نمونە ئەوە هیچ بانگێشتش ناکرێت ئەو هێنە نییە چونکە بۆ ئەمریکا بایدن بە وازحی وتی پایەکی سیاسەتی دەرەوەی ئازادی و دیموکراسیە لە هەمان کاتی شار ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی چونکە گەندەڵی مەترسیەکی ئەجگار گەورەیە لەسەر هەرێمی کوردستان لە ڕووی ناوخۆیەوە ئەگەر خۆمان تۆک مەکەین ئەم پشتیوانی نێودوڵەتیانە بەکار بێنین لە کاتێکە ئەوان ئەمان پارێزن ئێمە وزە تەرخانکەین بۆ یەخستنەوەی هێزەکان ڕێزگرتن لە ئازادەکانی هاوڵاتیان ئازادی ڕادەبرن ڕۆژنامەوانی هەتا دوایی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی ڕیشەیی نەک تەنها بە قسە چکە ئێستاوای لێ هاتووە ئەموو کەسێ باسی چاکسازی ئەمانەوەمان لێ کاکە ببنە بەسەلەن کۆڵەکەی بەهێز و پتە و بۆ ئەوەی ئەگەر هەر کاتێکە ئەمریکا کشایەوە ئێمە تووشی شپرزەی و تووشی شڵەژانێکی گەورەی سیاسی و سەربازی نەبین من پێم وایە ئێمە دەستمان لەوانەوە نەگرێت من پێم وایە ئەو ملمانینی بەشێکی هەیە لە نێوان پارتە سیاسەکانە زۆر بە ئاسانی ئەتوانێت چارەسەر بکرێت هەندێکی هەیە شخصیە ینی ڕوانینێکی شخصیە هیچ پەیوەندێکی بە سیاسەتەوە نییە هەندێکیشی لە ڕابردووە ژیانە ئێمە وەکو میلەت پێویستمان بەوە هەیە لاپەڕێکی نوێ هەڵێنەوە لەگەڵ خۆش لەبینی خۆشمان لەگەڵ میلەتی خۆشمانە چونکە ئەو متمانەی هاوڵاتیان لە دەستیانەوە ئەبێ ئێمە بەدەستی بیانینەوە بە پارتە سیاسەکان بە حکوومەتی هەرێم بە دامەزراوەکانی هەرێمی کوردستان من بۆ خۆم ڕێی شخصیم وایە ڕێی شخصیم وایە ئەمریکا بەرژەوەندی هەیە کە لێرە بمێنێتەوە بەڵام ڕەنگە من هەڵە بم سبینێ و لە هەمان کاتیشدا ئەو هێرشانی ئەکرێتە سەر کوردستان ئەکرێتە سەر هەولێر پەیامی هەیە بۆ هەرێمی کوردستان زۆر جارە قسەیە کرێ ئەگەر ئەمریکا لە بەغدا کێشەی بۆ دروست ببێ ئەگوازێتەوە کوردستان ئەو پەیامە بۆ ئەوەیە تۆ لە هەر شوێبی لێتە دەم ئەم جارە موشەکەکان ئەوە سوتفەن نییە هیچێک لەو فڕۆکە بێفڕۆکەوان نزیشی سەری ڕەش تەقیەوە کە سەرکردایەتی پارتی و کەس یەکەمی پارتی لەوێ دوایەوە پارتی ناچار بوو چوو لەگەڵ ئێرانە بەنێنی گفتوگۆی کرد بۆی ڕێبکەوێت بەشێک لەو گرژیانە نەهێڵێ یعنی هەموو ئەم شتانە پەیامە ئێمە ئەبێ ئەو ڕوانینەی کە هەمان بووە و
ڕەوانشان نوشینەوە مستەفا ئەمین هەیە بوو کە ئێستا عراقی پێڕەوی کە ئێمە وەکو کورد نابێ بەشێک بین لە ململانیانە لە بەرژەوەندیمان نییە ئەبێ هەوڵ بین سیاسەتێکی هاوسەنگمان نەبێ هەرێمی کوردستان شوێنی هەموو وڵاتان بێت دیپلۆماتکاران بێ نە بەرژەوەندەکانی ئێران لە کوردستان بکوێتە مەترسیە و لە سنووری کوردستانەوە هێرش بکرێتە سەر ئەوان و خەڵک لێرە ڕاهێنانی بکرێت بچێت لێ کاری تیرۆریستی ئەنجامبان نە دیپلۆماتکاری ئەوروپی و ئەمریکیش هەست بە ئەمان نەکەن و بۆ نمونە لەلایەن ئەو هێزانەی کە ڕەنگە نزیک بن لە ئێرانەوە بکرێنە ئامانج یعنی ئەگەر بتوانین ئەم سیاست جێبەجێکرد وەکو ئەوی کە عمان سەڵتەنەتی عمان کردوێتی بۆ لە ناوچەکەیە من پێم وایە ویستمەوە پرسیارکەم نموزەیە کە بتوانی بێتی هەموو بەرژەوەندیانە بپارێزێت و دوزار خۆشی بهێڵێتەوە بەڵێ ئێستا سەڵتەنەتی عمانە و پەیوەندیانی لەگەڵ شاهی بوو کە شاهێزی ناربی پارێزێ لە دژی شۆڕش و ڕاپەڕینی کۆمونیستەکان کاتی خۆی هەرماوە لەگەڵ ئێرانە لە هەمان کاتا پەیوەندی لەگەڵ سعودی هەیە کە ئەم دوانە زۆر جار گفتوگۆکان پەیامەکان لە ڕێگەی ئەوانەوە ئەچێ بۆ ئێران ئەو گفتوگۆ نهێنیانی بۆ ڕێکەوتن لەسەر بەرنامەی ئەتۆمی لەگەڵ ئێرانە کرا بە نهێنی لە عمان دەستی پێکرد شەڕی ئێران و عێراق ڕوویدا بێلایەن بوو نەبوو بە بەشێک لە شەڕەکە پشتیوانی عێراقکە یا ئێران بک بۆ نمونە هاوسەنگەکەی خۆی پاراست لە بەهاری عەرەبیە بە سیاسەتێکی هاوسەنگ کە پێشوەختە بڕیارێکی ئایدۆلۆژی نییە بە پێی ڕووداوەکان و عمل بە شێوەیەکی پراگماتیکی بڕیاریان نا تیای سەرکەوتوو بوون نەبوون بە بەشێک لە کێشەکانی ناوچەکە لەبەرەوە ئێمە وەک کورد ئەو کێشانەی هەیە لە بینی ئێران و سعودیا هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە ئەوان شەڕیانە لەسەر بۆنە سیاست لە منتیقەکەیە ڕەنگە دیرێکی تایفی هەبێ پەیوەندی بە ئێمەوە نییە ململانەکانی نێوان ئەمریکا و عێراق هیچ هینێکی ئێمەیتیانە ئینگلیزەڵێ ئەم شەڕە سەگە سەگی ئێمەیتیانە پێویست ناکە بەشێک بینلەوە پەیوەندیەکی شەفافی هاوسەنگ ڕاگرین چکە قورسە بێلایەن بین بە ئەوروپا ئەمریکا بە ئێران بڵێن ئێمە ئەمانەوەی هەموو وڵاتان لێرە بە یەک بگەن نامانوێ بەرژەوەندی هیچ کەسێک بکوێت ئەگەر لەسەر پرسی ئازادی لەسەر پرسیە خستنی پێشمەرگە لەسەر پرسی ڕیشە شێشکردنی گەندەڵی هەرێمی کوردستان هەنگاوی خێرا و پراکتیکی گەورە گەورە نەنێت پێت وایە مەسەلەن ئەمریکا ڕۆژگارێک بێت یان بەرژەوەندەکانی گەورەترێنیان چاوپۆشی لەمانە بکە یاخۆت بەجێ هەڵێ ئەنیمە پرسیارێکی زۆر سادەی هاوڵات بەڵێ لە بینی جێهێشتن و ئايات ئەمریکا کە سەرەتا هاتووە لە 1990 بەهۆی بڕیاری 16 و بەریتانیا فەرەنسا بۆ پاراستنی کورد هاتوون ئەو کاتە نە پەرلەمان هەبوو نە حکوومەت هەبوو نە حزبەکانیش بوو شێوە بوون کە ئێستا هەن بەڵام ئەوەی خاڵی گرنگە ئەمەیە ئەمریکا بەریتانیا فەرەنسا ئەڵمانیا تەنانەت تۆیگرتوەکان بێزار بوون لە بڕیار بەدەستە حزبیەکان و حکوومەتی هەرێم بە ئاشکرا لە کۆبوونەکان ئەمە ئەڵێن کە بێتاقەت بوون لەوەندەی کە ئەو هەموو پەیامە ئەگەێنن ئەو هەموو پشتیوانەی کوردستانەکەن بەڵام گوێ ناژێرێت و ئێستا کە تۆ ئەبینی با بڵێن نێردەی سکرتێری گشتین تۆیگرتوەکان براسقات لە هەولێر بە ئاشکرا قساکە ئەو پەیامە بۆ خەڵکە کە ئەبینی قونسڵخانەی ئەمریکا ئەڵمانیا فەڕەنسا بەیانی ڕسمیان هەیە یەکێتی ئەوروپا باڵێز یەکێتی ئەوروپایەتە کوردستان پەیام بڵاوەکاتەوە ئەوە بۆ خەڵکە چکە عادەتەن کاری دیپلۆماسی لە پشتی پەردەوە کۆبوونەکان نایەتە دەرەوە بە زمانێکی دیپلۆماسی و نەرمە ئێستا ئەوان ئەوەی کە بە ئێماڵێن لە کۆبوونەکان ئەڵێن بێزار بوون لە پارتە سیاسیەکان لەو خاوێی لە گۆڕانکاری و چاکسازی یەخستنی هێزی پێشمەرگە هەیە بێزار بوون لەو پێشێلکردنانی ئازادی ڕۆژنامەنووسان و ئازادی ڕادەربڕینە لە هەرێمی کوردستانە هەیە یعنی زۆر بەوازحی ئەو شتە ئاڵێن مەساڵحی ئەمریکا چیە لێرە مەسەرەن ئەوش پرسیارێکی هاوڵاتیانە مەسەرەن هەرێمی کوردستانە بێت چی بپارێزێت خۆی سێ شتە پێش هەموو شتێک ئەمەیان بەوازحی بە ئێمە وتووە چ ئەمریکا چ فەڕەنسا ئەڵێن ئێمە بۆیە پشتیوانی کوردمان کردووە کورد ئامانجی ئازادی هەڵبژاردووە خواستی ئەوە هەبوو وڵاتێکی ئازاد و دیموکرات بنات یعنی ئەوە بنەمای پشتیوانی ئێمەیە بۆ کورد ئەمە یەک دوو لە کوردستانە یەکێک لەو ئیجابیاتانەیە کە هەیە هەموو ئاینەکانی تایە مناڵم کەمینە چکە لە ئەدەبێت ئێمە لە گۆڕانە هەموو کەسێک هاوڵاتێک کەمینە زۆرینە نییە مەسیحیە تورکمانە بۆن ئاینەکانی دیکەیە نەتەوەکانی دیکەی ئەژین ئەمە وەکو نمونەیەکی جوانە میشە باسی خەڵکی زۆر بەهێزی ئێمەیە لە دەرەوە و بینیشمان کە پاپای ڤاتیکان هات چۆن ئەوە ڕنگدانەوەیە بۆ گرنگ نەبووە نەهاتە هەولێر و هەرێمی کوردستان لە پاڵەوەشە ئەمریکا ئێرە بە جوگرافیایەک جیۆپۆلیتیکێکە بینێ کە ئەتوانێت لێرەوە بنکەیەکێکە لێرە هەبێ ئێرە چوارڕیانی ئێران قەوقاز تورکیا و جیهانی عەرەبیە بەرژەوەندەکانی خۆی بپارێزە ڕەنگە سبێنێ پێویستی بە تورکیانە بێ وەکو ئێستا و فاکتەرێکی تری ئێستا کە هاتۆتە سەری پەیوەندی بە ڕۆژاوای کوردستانەوە هەیە هەرێمی کوردستان دەرگای پشتیوانیکردنە لە کورد لە ڕۆژاوای کوردستان لە سووریا ئەوان پابندن بە پاراستنی کورد لە ڕۆژاوا تا ئەم سادێکی ئێمە قساکەین بە تایبەت ئەم ئیدارە تازە هەیە لە پاڵەوەی فەڕەنسا و بەریتانیاش لەبەر ئەم فاکتەرانە لێرن بەڵام بنەماکەی
ئەوەیە کە تۆ وڵاتێکی ئازاد دەبێت دیموکرات دەبێت چونکە ئێمە کە چەندین ساڵ شەڕی دیکتاتۆریەتمان کردو دروشمەکەمانەوە بۆمانەی وڵاتێکی ئازاد و دیموکرات بنیاد بنین لەسەر بنەمای حکمی قانون لەسەر بنەمای ئازادی کە هاوڵاتیان بتوانن بە کەرامەتەوە بژین لەو ئامانجەیە سەرکەوتون نەبووین بەدیمان نەهێناوە بگرێن نمونێکی زۆر خراپ چەند ڕۆژی ڕابردوودا دزە بە هەواڵێک کرا کە ئەمریکیەکان لە بنکەی سەرەکی هەریرە کشێنەوە ئەمە هۆشداریەک بوو هۆشداری پێشوەختە بوو یان هەر شڵژانێکی سیاسی بوو خۆی کەس نازانێت ئەمریکا لە عێراقا چەند هێزی هەیە لە ئەفغانستان چونکە نهێنیە ئەو شتانە و ئەو هەواڵانشی کە دزەی ئەگەر سەرچاوەیەکی باوەڕ پێکراو نەبێت لە ئەمریکاوە یا لێرەوە بۆ دەستگایەکی باوەڕ پێکراوی ئەمریکی قسە بکە من بخۆم بەڕاستی ڕاگەیاندنی عێراقی و کوردی لەبەرەوە فاکتچێکینگ یانی ناچم بە دوای حقیقەتەکانە من بخۆم زۆر پشتی پێ نابەستم ئەوەی کە هەیە وەک وتم ئەوان ئەڵێن ئێمە لێرە ناڕۆین و ئەمە قسەی هەموو دیپلۆماتکارانی ئەوروپا و ئەمریکایە بەڵام بوونی وڵاتانی دیکەش بەسراوەتەوە بە ئەمریکاوی سەر ئەفغانستان ئەمریکا کشایەوە بەریتانیا کشێتەوە فەڕەنسا کشێتەوە هەمویان بێکەوە کشن چونکە زلهێزەکە ئەمریکا بەعدێکی دیپلۆماسییان لەوێ ئەمێنەیان مەسەلەن ئەوە بۆ ئەگەر اتفاقیەک بێ ئەوانیش نایانەوێ مەسەلەن لە چوارچەوەی حکوومەتە بمێنەوە یان ئەو دەسەڵاتە بمێنەوە کە تاڵیبان دروستەکە خۆی ئەمریکا بڕیاری کۆتاییەوە جاریش کە ناگرێتەوە ئەفغانستان و بە دیپلۆماسیش بەڵێ و ئێستا نزیکەی 3000 سەربازی نوێیان ناردووە بەریتانیا 500 سەربازی هەیە لە فڕۆکەخانە ئەیانەوێت فڕۆکەخانە و ڕێگەی فڕۆکەخانە بپارێزن و ئەمڕۆ ڕێنماییان دەرکردو کە هەموو دۆکیومنتەکان تەنانەت ئاڵاکانی ئەمریکاش لەناو ببرێ بۆی پاگەندە بەکار نهێنرێ بسووتێن لە باڵوێزخانەیە پێم وایە هەندێک بەراورد دەکەن بەو لەحظەیە کە ئەمریکا لە ڤیەتنام کشایەوە لە سایگۆن کە لە آخر لەحظەیە لە فیلمەکانە پیشانەدا لە ڤیدیۆکانە کە لە سەربانی باڵوێزخانەکەەوە هەڵهاتن و ئەوە هەرچەنە ئەمەی ڕەت کردەوە ئەمڕۆ ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕەتی کردەوە وتی ئەوە هیچ بەراورد ناکرێت لە نێوان ئەو دوانەیە بەڵام ئەوەی کە پەیوەندی بۆ ئەوروپا و ئەمریکا بمێننەوە لە ئەفغانستانە من پێم وایە کۆتایی هاتووە کە بمێنەوە نامێنەوە هۆکارچێ بەڵام ئەو کەسانی کە نزیک بوون لە ئەمریکا ئەمێنەوە ینی ئێوێ لە ڕێگەی ئەوانەوە بمێنێتەوە یاخود لە ڕێگەی تاڵیبانەوە مەهامەکانی خۆی جێبەجێەکە خۆی دوو هۆکاری سەرشی هەیە هۆکارێکیان ئەوان ئەولەویاتیان سەلامەتی ستافی دیپلۆماسی و ئەو کەسانەیە کە هاوڵاتی ئەمریکی و ئەوروپین لەوێ و ئەڵمانیاش ئێستا فڕۆکی تایبەتی ناردووە بۆی خەڵکەکانی خۆی بباتەوە لایەنێکی دیکەوێ ئەمریکا لە هەندێک شوێن لەوانە لە لیبیا بینیمان باڵوێز پەلامەردرا و خنکا لە ناو باڵۆزخانەکەیە کوژرا لە ئێران لە هەفتاونە دەست بەسەر باڵۆزخانەکەی ئەنجیرا ئەمریکا جارێکی تر ئەو ریسکە ناکاتەوە کە دیپلۆمات بهێڵێتەوە لە پشت قسەی هێزی وەکو تاڵیبان ببەستێ کە سبەینە ڕەنگە پەلاماریان بن بیان کوژن یا وەکو بارمتە بەکاریان بێنن لەبەرەوە مانەوە ریسکی زیاترە لە پاداشتەکەی لەبەرەوە من پێم وایە نامێنەوە ئەوە قسەی بەرپرسانی ئەمریکاش ئاڵێن ئەفغانیەکان ئەبێ خۆیان بەرگی لە خۆیان بکەن کە خۆیان نامەدەنە من بەرگی لە وڵاتە حکوومەتی خۆیان بکەن کە سەرۆکەکەیان ڕابکە چی شەڕێکی ئەمەیە بچین بەرگیان لێ بکەین یعنی کەواتە بۆ ئێران مەسەلەن ئەمە تەنها بێزاربوون و گەندەڵی و کۆمەڵێک بابەت بوو کە ئەمریکا مەهامەکانی تحقیق نەبوو لە ئەفغانستانە یاخود پلانی تر و سیناری تری لە پشتەمەوە خۆی دیدێکەیە ئەمە بۆ چکە تاڵیبان هێزێکی سونەیە و زۆر دژی ئێران بوون پێشتر دیپلۆماتکاری ئێرانیان کوشتووە لە ئەفغانستان لە پێش یانزەی هێرشەکان یاغزەی سێپتەمبەر و پەلاماری یاخود هێرشی ئەمریکا بۆ سەر ئەفغانستان و لە ناوبردنی دەسەڵاتی تاڵیبان ئەوەی کە یەکێک لەو فاکتەرانەی کە باسەکرێت لە ناوەندەکانی ئەوروپا و ئەمریکایە تەنانەت وڵاتانی عەرەبیا بەوەیە کە ئێران ئێستا تەواوی وزەی خۆی تەرخان کردووە بۆ ئەم ناوچێ و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە بەشێک لە وزەی سیاسی دیپلۆماسی حەسکەری خۆی تەرخان کە لە هەمان کاتە توانای مرۆیی خۆی ئێستا وەزیری ناوخۆی ئێران ئەمڕۆ ڕایگەیاند کە بە درێژایی سنووری ئەو پارێزگانی هاوسنووری ئەفغانستانن خێوە توشتیان ئامادە کردو بۆ ئاوارەنی کە ئەچنە ئەوێ لەبەرەوە ئەمە لە ڕووی مرۆییەوە لە ڕووی عسکەریەوە لە ڕووی دیپلۆماسی و سیاسیشەوە بۆ ئێران کۆمەڵێک ئاڵنگاری هەیە ئەکەوێتە سەرەوەی ئێران چۆن تەعاملەکە ئێران پێشتر وڵاتانی عەرەبی بۆ تۆمەتبارانەکە کە تاڵیبان پەیوەندیان لەگەڵ تاڵیبان هەیە لەوێ کۆبوونیانیان بەشێک لە سەرکردەکانی لەوێ خۆیان شاردوێتەوە بەشێک لەم شتانە نهێنین و ئەو دەسەڵاتەیە لە ئێران کە دامەزراوەیە و نەگۆڕاوە بەڵام بێگومان بۆ ئێران دۆخێکی نوێ دروستەکە لەسەر سنوورەکەی هەرچەنە بۆ ڕێگەی ئاوریشم و بۆ ڕێگرتن لەمەوە بۆ جۆرێک لە ئامادەکاریە بۆ ململانی اقتصادی چین و ئەمریکاش بەڵێ بەڵام ئێران ئەمە بە سەرکەوتن ئەزانن لە دیدێکی ترەوە کە ئەمریکا کاتێک هاتە ئێرە
ئەفغانستان و عێراق نیەتی ئەوان هەبوو پەلاماری ئێرانیش بن شکستیان هێنا و لە ژێر هێزار ڕۆیشتن ئەو هێرشانەی لە عێراق ئەکرێتە سەر ناوەندە دیپلۆماسیەکان و بنکە سەربازەکانی ئەمریکا هەرچەند بنکەکان ئەمریکیەکان ئەڵێن هەموو بنکەی عێراقیە ئەو پەیامەی هەڵگرتووە کە ئەمریکا ئەگەر ناچار نەکرێ ئەگەر بە زۆر نەبێت ناڕوا لە شوێنێک ئەمەی ئەفغانستان ئەکەن بە نمونەیە کە تۆ ئەتوانی لە عێراقیش هەمان سیناریۆ دووبارەکەیتەوە ئەگەر زەختی لێ بکەی پەلاماری بە هێرشی بکەیتە سەر ئەڕوا هەمان شت بۆ سووریا دروستە هەمان شت بۆ وڵاتانی عەرەبی دیکە لە کەنداوا دروستە لەبەرەوە بۆ ئێران هەم دەرفەتی تایە هەم هەڕەشە ئەکەوێتە سەر ئەوەی ڕووداوەکان چۆنە ڕوان و ئەو حکوومەتە نوێی تالیبان دێت چۆن تەسەڕوفەکە سەرۆکەکەی کێ ئەوێ چۆن پەیوەندەکانی لەگەڵ وڵاتان دروست دەکاتەوە ئایا وڵاتێکی گۆشەگیرە بێ وەکو جاران تەنها لەگەڵ هەندێک وڵاتی بچووکی وەکو وڵاتی بۆ وەکو پاکستان و سعودی و وڵاتە ئیسلامیانە پەیوەندی ئەبێ یا تالیبانێکە بێ کە وەکو ئەوی ئێستا ئێڵێن ڕێز لە مافەکانی ئافرەتەگرن ڕێز لە قانونەگرن ڕێز لە چاوەڕێکرێ بە شەکل دەسەڵاتدارانی لە ماوەی ڕابردوودا ئەوانیش هێز و نفوزیان هەیە مەسەلەن بە زۆرێک لە زۆرەکان بە دەموچاوی تازەش بە داخلی و حکوومەتە بن من پێم وایە ئەوەیەکێکە لە نزیکترین سیناریۆکان و ئەگەرەکان چونکە ئەو جیلەی کە سەرکردایەتی تالیبانیانەکەوە تالیبانیان دروست کرد و حکومی ئەفغانستان ئەکرد زۆربەی لەمە لە عمر بۆ خۆی بەدواوە زۆربیان نەماون ینی ئەمریکا لەو چەند ساڵەیە هەندێکیان خۆیان مردون هەندێکیان کراونتە ئامانج و کوژراون لە هێرشەکانی ئەمریکایە ئەمانەی کە هاتوون جیاوازن یعنی خەڵکانێکن کە لەو جیلەی پێشوونین لەو ململانی ئایدۆلۆژیەتون دەیابن بەڵام دیسانەوە ئەکەوێتە سەر ئەوەی کە ڕووداوەکان چۆنە ڕاچکە ئێستا تەنانەت خەڵکی ئەفغانستان ئەگەر بە وردی متابعی شتەکان بکەین لە ناوەندەکانی بڕیارە لە ئەوروپا و ئەمریکا تووشی شۆک بوون کە چۆن بەو خێراییە ئەمە حکوومەتە ڕووخا چونکە پێیان وابوو ڕەنگە چەند مانگێک حتى حسابی 2 ساڵ کراوە بەپێی ئەو هەڵسەنگانانەی استخبارات یاخود دەستگای بەڵام تالیبان هەمیشە وتمانجیدا بەڵێ ئەمریکایان کردووە بەڵام لە پاڵ ئەوەیە لە ماوەیەکی زۆر کەما زۆربەی شارەکان بەبێ هێرش کەوتن یعنی زۆر ینی شۆکی شار مەسەلەن ئەو بەشێک لە والیەکان کە والی ویلایەت ویلایەتە مەسەلەن ئەمان هەرێکی سەر بە پێکهاتەیەکە نەمەشەو کار نەبوو مەسەلەن بۆی پێکهاتەکە اتفاقی پێشوەختی لۆکاڵی لەگەڵ تالیبان هەبوو بێت بێگومان و ئەو کەسانەشی کە باسمان کردووە 11 سپتەمبەر هاتنە سەرهێن و ئەمیری جەنگ بوون هەرێکی لە منتیقەیەک دەسەڵاتێنە بوو بە پارەی ئەمریکا تیمی CIA نارد سوپای نارد پارەیەکی خەیاڵی پێیان ملیۆنان دۆلار بۆی پشتیوانی لە ئەمریکا بکەن ئێستش پەیامەکانی تالیبانیان پێگەشتووە دوو بژاردەتان هەیە بژاردەیەک بمێننەوە ئێمە پەیوەندیمان بە ئێوە نییە کەس ناکرێتە ئامانج و هەموو ئەو کەسانشی بۆ حکوومەت کاریان کردو پارێزراوە بن ئەگەر مقاومەش بکەن ئێمە ئەتان کوژین لە ناوتانە بین ینی شتەکە زۆر ڕوونە لە بین ئەو دوانەیە ئەوانەی کە لە حاکمی شارە گەورەکان و پارێزەکان بوون بۆیان دەرکەوتووە کە مقاومە بێسوودت کە ئەمریکا بڕوات چەند ساڵاوان بەهۆی ئەمریکاوە توانەوە بکەن تەسلیم ببن و خۆیان بخەنە بەردەم ڕەحمی تالیبانیش تا ئێستا لەو شوێنانەی کە بەبێت چەک کراوە ئەوەی کە بڵاوە بێتەوە لە هەواڵەکانە ماڵ و مڵکی خەڵک ئەو شتانە پارێزرا بۆ فەوزەوی نییە بەو شێوەیە کە چاوەڕوانەکرا بەڵام بە هەموو پێوەرێک ئەمە پەیامی تایە بۆ ناو ئەفغانستان بۆ هەرێمەکە بۆ زۆربەی وڵاتانی جیهان کە ڕۆژێک دێت کە ئەمریکا بڕایەوە ڕوبڕی ئەو هینە ئەبنەوە بۆ ئێمەش سیناریۆیی کراوەیە باشە دێنەوە سەر عێراق مەسەلەن زۆر لە چاودێرانی سیاسی مەسەلەن باز دەوەکەن کە ئەم هەڵبژاردننی پێشوەختە ئەگەر بکرێت جۆرێک لە پێوەرە بۆی ئایا عێراق دوایین چانسە جوان وەسفت کرد ئەم دوایین چانسە ئایا بەڕاستی وایە لە فاکتاوایە عێراق مەسەلەن ئەمریکاش چاوەڕێ ئەو دوایین چانسە ئەکا بۆ عێراق یاخود سیناریۆ تر بەڕێوەیە بەڵێ طبعا لە ڕووی علمیەوە ئەڵێن گۆڕانکاری بەڕێوە عێراق ئەم عێراقە نامێنێ ینی نازانێ خەڵکی سادە هاوڵاتی نازانێ ئەمە بۆ ئەوترێ لە ڕووی علمیەوە طبعا عێراق کە پۆلێنی بکەیت دەوڵەتێکی شکست خواردووە چونکە ناتوانێت وەزیفەکانی دەوڵەت جێبەجێکە لە بەراستنی سەروەری خۆی دابینکردنی ئەمنیەت لە ناوخۆیەوە ئەو ئەرکانی کە دەوڵەت هەیەی ئێمە ئێستا کێشەیەکی زۆر گەورە هەیە بۆ کورد لە عێراق ئێستا عێراقی 15 ساڵی ڕابردوو نییە زۆر کەس ئەیانوێت دەستکاری ئەو سیستەمە سیاسیە بکەن دەستکاری دەستور بکەن کەوەی کە ئێمە پاراستوە تا ڕادەیەک ئەو مافە دەستوریانەیە کە لە دەستوری عێراقا چەسپاوە هەرچەند زۆربەی جێبەجێ نەکراوە بەڵام هیچ نەبێ وەکو هەرێمێکی فیدرالی ئەوەی ڕووی هەرێمی و دەوڵەت تەعاملمان لەگەڵاکرێت لەسەر ئەو بنەمایەیە عێراق خاوەنی بڕیارێکی مرکزی نییە لە وەکو دەوڵەت ینی ئەمە مشکلی بۆ ئەمریکا دروست بێگومان لە پاسپایە تۆ هێزی حەشدی شعبی هەیە لەسەر کاغەز فەرماندەکەی سەرۆک ئەنجومەنی وەزیرانە بەڵام کە کەسێکە گیرەیە لەسەر جادە ئەڵێن ئەگەر بەرینێ گوێتە بڕینەوە
پارە لە دەوڵەت وەرەگرێ بەپی قانون لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە کراوە بەڵام گوێڕایەڵی دەوڵەت نییە لە دەرەوەی دەوڵەت ئەوە ئەکا ئەو چەکانشی پێێتی دەوڵەتە بەڵام لە دەروی دەوڵەت تعاملەکە لەبەرەوە یەکێک لەو سینناارۆنێک کە ئێستا دیپلۆماتکارانی ڕۆژاوە باسێکن لە بەردەمی عێراقەیە ئەو شەڕە ناوخۆییە کە لە نێوان شیعە ڕووباوە ئەوی تا ڕادەیەک ڕێگرە بوونی مەرجعیەتە لەوێ کە ئایەتوڵات سیستانیە ڕێگرێ لە بەردەمەوە یاخود لە ترسی ئەو هەندێشت ناکرێ بەڵام ئەوە زۆر بە وازحی ئەو پەیامە نێردراوە وەوتراوە لە کۆبوونەکانە کە ئەمە تقریبا وەکو دوایین دەرفەت وایە بۆ عێراق ئایا عێراق وەکو وڵاتێکی فیدراڵی کە هیچ نەبێ هەڵبژاردننیی ئاکرێ و لەسەر بنەماکانی هەڵبژاردن حکوومەت دروستە بێ ئەمێنێتەوە یاخود ئەبێتەوە بە دەوڵەتێکی شکست خواردوو ئەبێتەوە بە دەوڵەتێک کە ناتوانێت وەزیفەکانی خۆی جێبەجێ بکە هاوڵاتەکانی خۆی بپارێزێ و ئەو کاتە هەر کەسێنی بەڕێزەگرێ بە سەرۆت و سامانی دکتۆر ڕێخەری ژووری پەیوەندە دیپلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕانی بەوردی ئاگات لە پەیامی یان جگە لەو خوێنەوەی خۆشت هەیە بۆ پەیامی ئەوروپی و ئەمریکیەکان پێت وایە مەسەلا عێراق بەرەو شوێ ڕۆ من بۆ خۆم مەبەستیانە لەو سەقام ژیری بمێنێتەوە و دیسا حکوومەتێک و بە تەوافق و بڕوە خۆی عێراق ئێستا ئەتوانی بڵێ دۆخەچێ وەکو گۆزەیەک وایە شکاوە بە تیپ بەیەکەوە لێکراوەتەوە کە ئەمە بەشێکی ئەوروپایە بەشێکی ئەمریکایە ئەجینا زۆر بە وازحی ئێستا لە عێراق ئەو هێزانە زاڵن کە لە دەرەوەی موسساتی دەوڵەتن وە سەرۆکوەزیرانی ناچارە بەژیان بکە و خۆشی مستەفا کازمی لە سەردانی بەریتانیا کرد ئەڵێ من لە سەری مار دێم و ئەڕۆم یعنی دۆخەکەم ئەوەندە قورسە ڕاگررتنی ئەو باڵانس و ئەو دۆخە ڕەنگە یەکێک لەو شتانی وا بکات کەس ئەو سینناریۆ خراپە ئێمە چاوەڕێەکەن ڕوونەداوەکو وتم بوونی مەرجعێتە چکە دو قسە مەرجعێتی کە لەناو شیعەیە ئەو لایەنە ئیجابێ هەیە مەرجعێت کە لەناو سونەیە ئەمە نییە بۆ نمونە لەناو ئێمە یاوەکو کورد ئەو شتانە نییە بەڵام من بۆ خۆم ڕوانینم وایە کورد ئەگەر بە دیدێکی نوێ بە استراتیژێکی نوێ بە جۆرێک لە یەکگوتاری کە ئەمە یەکێکە لەو داواکاریانەی تۆ ئەڵی خوێندنەوە من عادەتەن 2007 بە معلومات بڵێ بە 2007 باسمان کەوتمان هەر لەم بەرنامەی بەڕێستانە زانیاری زۆر مهمە ئەگە تۆ ئاگاد لە ڕووداوەکان بێت خوێندنەوە زۆر جار ئەکرێ هەڵە بێت هەڵبەتە پەیامێکی سەرشیان کاکزانە پەیامێکی سەرشیان ئەوەیە کە کورد یەکدەنگ بێ کورد یەکگوتار بێ بەڕادەیەک ئەمریکا ئەڵێ بەهۆی پەرشوبڵاوی ئەوە ئێمە لە بەغدا لاواز بووین چکە ئێمە پشتمان بە کورد بەستووە لە زۆر هەنگاوە لە ڕابردووە و دیفاعشمان لە کورد کردووە لە بەرامبەرە ئێوە پێویستە یەک ڕێزی دروستکەن زۆر جار تێناگەن لە ملمانەکانی نێوان پارتە سیاسیەکان ئەڵێن لەسەر چییە لە ڕووی بەرنامەوە لە ڕووی فەلسفەی سیاسیەوە چییە بۆ ناتوانن بەیەکەوە بڕیار بن ئێوە لە جوگرافیای بەیەکەوە ئەژین و لە هەمان کاتیشدا ئەڵێن ئەو ململانەی لێ هاتانە جایکەنەوە لە بەغدا ئێوە کە ئەچنە بەغدا پێویستە جۆرێک لە یەک ڕێزی و گوتاریتان هەبێ ئەکە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەنگاوی زۆر گەورەمان ناوە بۆ بەردەوامی شەبین ڕەنگە زۆر باج بین بەڵام سەرکردەی سیاسی پارتی سیاسی نیشتیمان پەروەر و ڕەسەن هەمیشە بەرژەوەندی خەڵک پێش بەرژەوەندی حزبی ئەخات یعنی ئایندەی میلەتەکە لەسەر ژمارەی کورسی یاخود لەسەر ژمارەی پەرلەمانتارەکان یاخود دەستکەوتی حزبی و شخصی بنیات نانێ ئێمە ئەو هەنگاومان ناوە گەشتبینین بتوانین لەو خولەی داهاتوە لە ئەنجومەنی عێراق بە دید و استراتیژیکی نوێوە کار بکەین بۆی هەم ئەو مافانی هەمانە بیپارێزین هەمیش هەرێمی کوردستان بەهێز بکەینەوە بەڵێ دوا سەرنجی بەڕێزت لەسەر ئەو ڕووداوانی ئێستا لە ئەفغانستان ڕوئەدەن دوا سەرنجی من ئەوەیە ئێمە دۆستمان زۆرە بەڵام ئەگەر لەناو خێزانی فاکتەری بەهێزیشمان زۆر بەڵێ ئەگەر لەناو خێزانێکیشە گرفت هەبێ هەموو دراوسەکانی خەڵکی باش بن ڕۆژانە نەسیحەتیان بکەن گوێ نەگرن باجەکە یەدەن و ڕۆژێک دێ ماندووە بن لەو نەسیحەت و هەوڵە ئێمە دۆستەکانمان لێرن ئامۆژگاریمانەکەن ڕاوێژمان پێکەن کە خۆمان ڕێکخێنەوە وڵاتەکەمان ڕێکخێنەوە دامەزراوەکانمان بەهێزکەین هێزی پێشمەرگەیەک خێنەوە ڕێز لە ئازادەکانی هاوڵاتیانی کوردستان بگرین من پێم وایە لەسەر دووڕیانێکین ئەگەر وڵاتەکەمان ڕێکخێنەوە بکەینە سەر پێ و گوێ لە دۆستەکانمان بگرین ئایندێکی زۆر گەشت چاوەڕێمانە ئەگەر نا پێویستە خۆمان بەو سینناریۆیانە حازرکەین کە ڕەنگە ڕۆژێک بێت ئەو قسانەی ئێستا ئەیکەین کە ئەگەر بەڕەشبینیش بێ حساب بکرێت لایەن هەندێک کەسەوە بەدی بێت چەندە دواسەرنج ئێستا لە ژێرنووسی کورساتە بە ئێستا نووسراوە سبەی ئەنجومەنی ئاسایش لەبارەی ڕەوشی ئەفغانستان کۆ دەبێتەوە پێت وایە ئەنجومەنی ئاسایش قەرارێکی ئۆتۆ بدایە پێشتر هەموو شتێ حەلکراوە نەتەوە یەکگرتوەکان بە پلەیەکە مێکسانە بە ئەمریکا تاو کشاوەتەوە بەریتانیا و فەڕەنسای ئەمریکا چی بکە هەمان سیاست جێبەجێکەن و ئێستا ئەوانش پەرلەمان بانکرایەوە پەرلەمانی بریتانیا لە پشوایە بۆی لەسەر ئەم دۆخە قسە بکەن ئەوان هاوپەیمانی ئەمریکان وەکو ئەوان ئینەک ئەمێنێتەوە چین و
رووسیا ئاماژەیەکەیە کە دان بۆ حکوومەتە تازەیە بنێن کە بۆیان دەرکەوت جۆرە لە حکوومەتەکە چینیش بەرژۆندی ئابووری هەبێت ئەمێنێتەوە بۆ پاراستنی بەرژۆندەکانی خۆی بەڵام ئەوی ئەنجومەنی ئاسایش بڕیارێک بات کە ئەو دۆخی ئەفغانستان پێچوانە بکاتەوە زۆر ئەستەمە زۆر سپاس بۆ بەڕێز شار مەرالی ڕێخەری ژووری پەیوەندی دیبلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان هاوکاتکانی دیژمارە 33 هاوپەیمانی کوردستان لە بازنەی گەرمیان و بڕیار بوو ڕێک لەو دوو میوانە لە تاران و بە کابل لەگەڵ مامە بۆی خەلەلی تەکنیکی نەماتوانی پەیوەندی هیوادارم زۆر شتەکانمان باس کرد باکی سپاس بۆ تۆمان دوومان کردی بینەرانی خۆشەویست بە هیوایەوەین کە خوێندنەوەیەک لە ڕێگەی میوانە بەڕێزەکەمان بۆ دۆخی ئێستای ئەفغانستان کرابێت و بە بەراورد بە ئەو ڕووداوانەی لە عێراق و هەرێمی کوردستانیش ڕوەدەن پانۆراما پێشکەشکرا تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرین خواتان لەگەڵ